بۆکسێکی تایبەتمان بەدەستگەیشتووە لەلایەن کۆمپانیای تێکنۆوە. بۆکسەکە بۆکسێکی ناوازەشە. پێگومان بۆکسەکە کۆمپانیای تێکنۆ تایبەتی کردووە بە جامی نەتەوەکانی ئاسیا کە وەکو سەپۆرتەرێک و سپۆنسەرێک بەشدارە و هەروەها تایبەتە بە مۆبایلی تێکنۆ کامۆن 40 سیریز یاخود بڵێن زنجیرەی تێکنۆ کامۆن. وەرم بابیکەینەوە بزانین چی تێدایە و دواتریش دێنە سەر باسکردنی تایبەتمەندیەکانی بەرهەمەکە. دەگەڕێنەوە لاتان. سلاوی خۆی گەورەتان لێبێت. ئەوەی بینیتان لە کارتۆن دەرێنانی مۆبایلەکە بوو هیوادارم بەدڵتان بێت. جگە لە مۆبایلەکە لە نێو بۆکسەکەدا کۆمەڵێک دیاری و بەرهەمی کۆمپانیای تێکنۆ بوونی هەبوو لە نێو بۆکسەکەدا کە شتی ناوازە بوون و زۆر جوان بوون و بۆکسەکەش تایبەت بوو بە جامی نەتەوەکانی ئاسیا کە کۆمپانیای تێکنۆ وەکو سەپۆرتەرێک و سپۆنسەرێک بەشدارە و بانگەشە بۆ بەرهەمە نوێیەکەی دەکات. ئەم مۆبایلە لە بەردەستی ئێمەیە نوێترین مۆبایلی کۆمپانیای تێکنۆیە لە زنجیرەی کامۆن 40 کە مۆبایلێکی زۆر ناوازەیە بەراورد بە نرخ و بەراورد بۆ تایبەتمەندیانەی هەیەی لەبەر ئەوەی من خۆم یەکێک لە مۆبایل ئازبەرزەکانی ئەندرۆید بەکاردێنم. کۆمەڵێک تایبەتمەندی لە مۆبایلی کۆمپانیای تێکنۆ هەیە و لە مۆبایلە ئازبەرزە ئەندرۆیدەکانی تریش بوونی هەیە کە ئەمەش جێگەی سەرنجە و مۆبایلەکە مۆبایلێکی زۆر ناوازەیە. یەکمان پێشوێ بچینە سەر باسکردنی گشت تایبەتمەندیەکانی مۆبایلەکە. تکایە سبسکرایب چناڵەکەی ئێمە لەبیر نەچێت و هەروەها لایک و شێری ڤیدیۆکانیش بکە بۆی زۆرترین کەس سوودی لێ ببینێت و زەنگوڵەکەش چالاکە هیچ تێ ناچێت بۆی لە کاتی دانانی ڤیدیۆنێ ئاگەنامە چناڵەکەمان بە ئێوەی خۆشەویست بگات. بێگومان ئەم مۆبایلە لە بەردەستی ئێمەیە مۆبایلی تێکنۆ کامۆن 40 پرۆی 5Gە کە ئێستا بە فەرمی لە بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان بەردەستە بۆ فرۆشتن و دیسانەوە دەیڵێمەوە مۆبایلەکە کۆمەڵێک تایبەتمەندی ناوازەیە هەم لە ژیری دەست کرد و هەم لە ڕۆی ڕقەقاڵا یاخود بڵێن هاردوێرەوە و یەکەیەکە ئێستا دێنە سەر باسکردنی تایبەتمەندیەکان و نرخەکەشی زۆر هەرزانە. لە کۆتایی ڤیدیۆکەدا نرخەکەشی باز دەکەین. مۆبایلەکە پێشوێ بچینە سەر باسی گشت تایبەتمەندیەکانی با سەرەتا لە دیزاینی مۆبایلەکە دەست پێ بکەین. ئەو مۆبایلی لە بەردەستی ئێمەیە ڕەنگە سپیەکەیەتی بەڵام ڕەنگە سپیەکەی ڕەنگێکی زۆر جوانە دوو ڕەنگ تێکەڵاوە و لە بەشی لای پشتەوەشماندا دەتوانین بڵێن شێوە ئیج یاخود سەماوەیە و سێدانە کامێرا بۆنی هەیە و لەگەڵ فلاشێک و کامێرا سەرچێکەشی کە بە هەستەوەری کۆمپانیای سۆنی پێشخراوە شتێکی ناوازەیە و دواتریش دێنە سەر باسی تایبەتمەندیەکانی کامێرەکەش. لە بەشی لای چەپی مۆبایلەکەمان سێدانە دوگمەمانەیە دوگمەیڵکردن و بژانەوەی مۆبایلەکە و هەروە دوگمەی زیادکردن و کەمکردنی مۆبایلەکەشمان هەیە. لە بەشی سەرەوەژماندا مایکێک بوونی هەیە و هەروە IR بلاستەر بوونی هەیە کە بۆ کۆنتڕۆلکردنی ئامێرە ئەلکترۆنیەکانی نێوماڵ بەکاردێت و هەروەها بڵندگۆیەکیش بوونی هەیە و لە بەشی لای چەپیشماندا فەرمانێک یاخود دوگمەیەک بوونی هەیە کە دوگمەیەکی تایبەتە دواتر دێنە سەر باسی تایبەتمەندیەکانی ئەم دوگمەیەش و لە بەشی خوارەوەشدا دەرچەی سیمکارتمان هەیە و هەروەها مایکێک بوونی هەیە و دەرچی بارگایەکردنەوە شێوە تایپسیمان هەیە و هەروەها بڵندگۆیەکیشمان هەیە و مۆبایلەکەمان خاوەندارەتی لە دوودانە بڵندگۆی ستریۆ دەکات بە تایبەتمەندی دۆڵبی ئاتمۆس کە دەنگێکی زۆر خۆش و ناوازەی هەیە و لە بەشی پێشەوەشدا خاوەندارەتی لە ڕوونمایەکی ئیج دەکات یاخود بڵێن سەماوە دەکات کە قەبارەکەی 6.78 ئینجە و کامێرە سەلفیەکەشی لە بەشی سەرەوە لە ناوەڕاستی ڕوونماکە جێگیر کراوە و هەروەها خاوەندارەتی لە پەنجەمۆری ژێر ڕوونماش دەکات و لە ڕێگەی پەنجەمۆری ژێر ڕوونماوە دەتوانی مۆبایلەکە قوفلەکەی بکەیتەوە. ئەمەش تایبەتمەندی
هەندێکە کە لە جیاتەوەی لەسەر دوگمە هەڵکردن و کوژانەوە بێت پەنجەمۆرەکەی خراوەتە ژێر ڕوونمایی مۆبایلەکە. بێگومان مۆبایلەکە لە ڕووی ڕوونماوە خاوەندارەتی لە ڕوونمایەکی ئامۆلید دەکات کە 6.78 ئینجە و 144 هێرتزە و تێکڕای بەرزی چڕی پیکسلەکانیشی 393 ppi و پشتگیری لە HDR دەکات کە ئەمەش وا دەکات ڕەنگی ڕوونماکەی ڕەنگێکی زۆر ناوازە نیشان بدات لە کاتی لێدانی ڤیدیۆ یاخود وێنە. بێگومان پشتگیری لە تایبەتمەندی Always On Displayش دەکات و هەروەها ڕووپۆشیش کراوە بە چینی گۆرەلا گلاسی 7i بۆ بەرگەگرتن لە ڕووشان و هەروەها لە شکان. بێگومان مۆبایلەکە ڕوونماکەی ڕوونمایەکی زۆر ناوازەیە و ئەمۆلیدا و ئێستا دەیبینن ڕوونمایەکی زۆر ناوازەی لەسەرە و هەروەها پشتگیری لە خود بڵێن تایبەتمەندی TUV ئەڵمانی دەکات کە بەڕوانامەیەکە بۆ ئەوەی هیچ تیشکێکی زیان بەخش لە ڕوونمای مۆبایلەکە دەرنەچێت و ئەمەش پارێزگاری لە چاوەکانمان دەکات بۆ ئەوەی هیچ تیشکێکی زیان بەخش دەرنەچێت و زیانی بۆ چاوەکانمان نەبێت. بێگومان لە ڕووی چارەسەرکەرەوە مۆبایلەکە خاوەندارەتی لە چارەسەرکەری کۆمپانیای میدیاتێک دەکات کە 4 نانۆمەترە کە دایمەنستی 7300 ئەڵتیمەیتە و یەکەی ڕێخەری گرافیکەکە شمالی G615 MC2 و لە ڕووی چارەسەرکەرەوە توانایەکی زۆر ناوازەی هەیە و ئێمە کۆمەڵە یاریشمان لەسەر تاقی کردوتەوە و ئەوەی جێگەی دەستخۆشیە مۆبایلەکە یاخود بڵێن چارەسەرکەرەکەی لە یاری PUBG مۆبایل پشتگیری لە 90 FPS دەکات و هەروەها مۆبایلەکە خاوەندارەتی لە 11 چینی ساردکەرەوە دەکات کە ئەمەش وا دەکات مۆبایلەکە بە ئاسانی لە کاتی یاری پێکردن و لە دۆخی گەرمدا بە ئاسانی گەرمدانێت و ئەو سیستەمە ساردکەرەوەی تێدایەتی 3195 میلیمتر دووجایە ئەمەش وا دەکات مۆبایلەکە لە بەرزترین ئاستی بەکارهێناندا بە دەگمەن گەرم بێت و پارێزگاری لە گەرمبوونی مۆبایلەکە بکات کە ئەمە شتێکی زۆر ناوازەیە کە لە چارەسەرکەر و یاخود لە خودی نێو مۆبایلەکە جێگیر کراوە بۆ ئەوەی پارێزگاری لە گەرمبوونی مۆبایلەکەمان بکات. هەرچی دەربارەی کامێرای مۆبایلەکەی لە بەش پشتەوەدا خاوەندارێتی لە دوودانە کامێرا دەکات کە سەرچەکەی 50 مگاپیکسلە بە هەستەوەری کۆمپانیای سۆنی کە LYT 700 کە مۆبایلەکە بۆ وێنەی شەو ئاستێکی بێوێنە پێشکەش دەکات وا دەکات کە هیچ فلیکەرێکمان نەبێت و وێنەکانیشی زۆر ناوازن و ئێستاش دەیبینن و هەروەها پشتگیری لە تەکنۆلۆژیای خڕ بڵێن ژەلەرزینە قەواڵەیی دەکات کە پێی دەگوترێت OIS و لە کاتی ڤیدیۆ تۆمارکردن کە ئامێرای مۆبایلەکەمان لەرزینێکی زۆر کەمی هەیە و ئەمەش وا دەکات باشترین ڤیدیۆگرتە تۆمار بکات. بێگومان کامێرای دووەمیشمان پێکهاتووە لە کامێرای 6 مگاپیکسلی کە گۆشە فراوانە و بۆنی فلیکەر سنسەرێکیشە و ئێمە کۆمەڵی وێنەمان لەسەر ئەم مۆبایلە تاقی کردوتەوە و کۆمەڵک وێنەمان لە دۆخی شەو و لە دۆخی بەرز لە ئاسمان و لە زەوی وێنەمان گرتووە و ئێستاش دەیبینن و ئاستێکی زۆر ناوازە پێشکەش دەکات و یەکێک لە تایبەتمەندی هەر گرنگەکان کە لە کامێرای ئەم مۆبایلەدا هەیە کە فلاش سناپە کە ئەمەش وا دەکات وێنەی تەنە خێراکان بگرێت و بێ ئەوەی وێنەکەمان لێ تێبدات و ئۆتۆ فلاش سناپیش تێدایە کە دەتوانێت بە شێوەی خۆکارانە وێنە بگرێت و وێنە خێراکان بگرێت و ببێ ئەوەی وێنەکانمان لێ تێگودات. لە بەش پێشەوەشماندا خاوەندارەتی لە کامێرایەک دەکات کە 50 مگاپیکسلە و هەروەها لە ڕووی کامێرای سەلفیشەوە ئاستێکی زۆر باش پێشکەش دەکات و ئێستاش ئەو وێنانەی لەسەر ڕوونماکە دەیبینن تەواوی ئەو وێنانە بە کامێرای ئەم مۆبایلە چرکێنراوە و هەموو دۆخەکانمان لە دۆخیشەوە لە ئاسمان و لە زەوی و دار و بەرمان لەسەر کامێرای ئەم مۆبایلە تێز کردو وێنەمان گرتووە لە هەموو دۆخەکان بۆ ئەوەی گلەیتان نەبێت و تەواوی دۆخەکانی کامێرا لە ڕووی وێنەگرتنەوە ئەم مۆبایلە ببین و بزانن کە ئێمە تێستێکی تەواوی کامێرای ئەم مۆبایلەمان بۆ ئێوەی خۆشەویست کردووە. بێگومان لە ڕووی باتریشەوە مۆبایلەکە خاوەندارێتی لە باتریی قەبارە گەورە دەکات کە 5200 میلی ئەمپێرە بە توانای بارگایی بوونەوەی 45 وات کە لە 0 تاکو 150 بە 23 خولەک بارگاوی دەکاتەوە و هەروەها لە 0 تاکو 100 بە 43 خولەک بارگاوی دەکاتەوە و هەروەها مۆبایلەکەمان لە ڕووی ژیری دەستکردەوە تەواو پێشخراوە و ژیری دەستکردێکی زۆر ناوازە لەسەر ئەم مۆبایلە جێگیر کراوە هاوشێوەی مۆبایلە ئازبەرز ئەندرۆیدەکانە من سەرسامم پێی و کۆمەڵێک تایبەتمەندی زۆر گرنگی تێدایە. یەکێک لەوانە شیکارکردنی هاوکێشە بیکاریەکان لە ڕێگەی ژیری دەستکردەوە کە هاوکێشەیەکی بیکاری پێ بدەیت دەتوانیت بە ئاسانتری شێوە بۆت شیکار بکات. واجگە لەمانە سێرکڵ تو سێرچ تێدایە کە دەتوانی بە ئاسانترین شێوە هەر تەنێکت بوێت لەسەر ڕوونماکە دیاری بکەیت و
و گەڕانی بۆ بکەیت و ئەمە ئاسانکاریت بۆ دەکات لە نێو پەڕەکانی ئینتەرنێتدا. واروە مۆبایلەکە دەتوانی لە کاتی پەیوەندی تەلەفۆنیەکاندا وەرجێڕان بۆ بکات و بۆ ئەو زمانی عەرەبی یاخود ئینگلیزی و چەندین زمانی تێدا بەڵام زمانی کوردی تێدا نییە. ئەو کەسێ بەرامبەر کرد زمانەکەت نەزانی و دەتوانێت وەرجێڕانت بۆ بکات و ئەمەش ئاسانکاریی زۆر باشە بۆ ئەو کەسانەی کە لە کاتی پەیوەندیەکاندا کێشەی زمانیان هەیە. جگە لەمانە دەتوانی هەر بە ژیری دەستکردەکەی تەواوی ئەو تەنانەی کە لە وێنەیەکدا هەیە و تۆ حەزی پێ ناکەیت دەربچێت بە ئاسانترین شێوە لای بێت بێ ئەوەی هەستی پێ بکەیت کە زیرەکی دەستکرد لە ڕووی چاکردنی وێنەوە هی ئەم مۆبایلە هاوشەی مۆبایلە ئازبەرزەکانە و ئەنجامی زۆر باشمان دەدات. و جگە لەمانە دەتوانین هەر بە زیرەکی دەستکردەکەی قەباری وێنەکانمان گەورە بکەین و ئەمە ژوار دەکات کە وێنەکانمان گەر فراوانێکی کەم بێت فراوانێکی زیاتر بکەین و بەبێ ئەوەی وێنەکەمان یا خودڕوونی وێنەکەمان لێ تێک بدات. بێگومان تایبەتمەندێکی گرنگتر کە لە ژیر دەستکردەکەیدا هەیە ئەوەیە کە دەتوانی لە ڕێگەی ژیری دەستکردەکەیەوە هەر وێنەیەک یاخود هەر فایلێکت هەبێت لە ڕووی وێنەوە بۆ بکاتە دۆکیومنت وەکو فایلی وۆرد یاخود ئەکسل کە ئەمەش تایبەتمەندێکی گرنگت کە دەتوانی بە ئاسانترین شێوە ئەو وێنانەی هێت بیکەی فایلێکی وۆرد و بینیری بۆ هاوڕێکانت. و لە نێو نۆتەکەشیدا دەتوانی وشەیەکی پێ بدەیت بە ئاسانترین شێوە دەتوانی پەرەگرافێک لەسەر ئەم وشەیە بۆ ئامادە بکات لە ڕێگەی ژیری دەستکردەکەیەوە و تۆش هاوبەشی پێ بکەیت بۆ ئەو کاتانەی کە مەبەستە. بێگومان لە بەشی لای چەپی مۆبایلەکەمان دوگمەیەکمان هەیە کە کەستم باتنەکە یاخود بڵێن دەتوانین چەند کردارێکی پێ بسپێرین کە ئەمەش کردارەکانمان بۆ ئاسان دەکات. دەتوانین ئەگەر تەواو دەست لەسەر کەستم باتنەکە دابنێن ئەوە ژیری دەستکردی ئێلایەکەی چالاک دەبێت و دەتوانین سود لە ژیری دەستکردەکەی ببینیت. و ئەگەر دووجار دەست بە دوگمەکە دابنین ئەوە فلاشناپمان بۆ دەبێتەوە لە کامێرەکە و بە ئاسانترین شێوە دەستمان دەگاتە بە فلاشناپی تایبەتمەندی کامێرەکەی و دەتوانین وێنەکانمانی پێ بچرکێنین بەبێ ئەوەی دەست بنین بە ئایکۆنی کامێراکەی. بێگومان مۆبایلەکە لە ڕووکارەوە خاوەندارێتی لە ڕووکاری iOS-ی کۆمپانیای تێکنۆ دەکات کە نوێترین ڕووکارێتی و بنچینەکراوە لەسەر ئەندرۆیدی 15. بێگومان مۆبایلەکە بەرزترین ئاستی پارێزگاریشی هەیە هەم لە ڕووی ئاو و هەم لە ڕووی شکانیش و مۆبایلەکەشمان خاوەندارێتی لە بڕوانەمی IP68 و IP69 دەکات کە ئەمە ژوار دەکات مۆبایلەکە تاکو 2 مەتر بۆ ماوەی 30 خولەک لە نێو ئاودا بمێنێتەوە و ئاوی تێنەچێت. و لە هەر هەمووی گرنگتر ئەم مۆبایلە ئەوەیە کە دەتوانیت لە ژێر ئاویشدا مۆبایلەکە بارگایی بکەیتەوە کە ئەمە شتێکی زۆر سەرنجڕاکێشە کە لە مۆبایلە دابوونی هەیە بەبێ ئەوەی هیچ زیانێکی هەبێت یاخود هیچ کاردانەوەیەکی خراپ یاخود شۆرت بکات مۆبایلەکە هەر لە ژێر ئاو دەتوانی مۆبایلەکە بارگایی بکەیتەوە کە ئەمە شتێکی زۆر سەرنجڕاکێشە. بێگومان مۆبایلەکە پێنج ئەستێرەی بڕوانامەی SGAC هەیە کە ئەمە ژوار دەکات مۆبایلەکە بەرگەی کەوتنی سۆر بگرێت و لە بەرزی نزیکەی 2 مەتر یاخود مەترونی و لێت بەربێتەوە و مۆبایلەکەمان لێ نەشتێت و ڕوونماکەشی وەک سەرەتاش باسم کرد لە ڕووی پێشەوەدا و ڕووپۆش کراوە بە چینی گۆرلا گلاسی 7i و تەوای مۆبایلەکە هەم لە ڕووی پێشەوە هەم لە ڕووی پشتەوە هەم لە ڕووی ئاو پارێزگاری لێ دەکرێت و بە ئاسانی ئاوی تێناچێت و ناشچێت کە ئەمەش زۆر گرنگە کە لەم مۆبایلەدا بوونی هەیە. بێگومان مۆبایلەکە مۆبایلێکی ئازمام ناوەندە بەڵام کۆمەڵێک تایبەتمەندی مۆبایلی ئازبەرزی تێدایە بەراورد بە نرخی هەیەی شتێکی زۆر ناوازەیە. هەروە مۆبایلەکەمان ئێستا گەر بینە سەر نرخی مۆبایلەکەمان بۆ یەک جۆر بیرگە بەردەستە و هەروە دوو جۆر ڕامی هەیە. ڕامی 8 گیگابایت و 8 گیگابایت ڕامی زیادکراویتر بەمە دەبێتە 16 گیگابایت ڕام بۆ بیرگە 256 گیگابایت نرخەکەی 327500 دیناری عێراقیە. و ڕامی 12 گیگابایت و 12 گیگابایت ڕامی زیادکراویتر بەمەش دەبێتە 24 گیگابایت ڕام و بیرگەی 256 گیگابایت نرخەکەی 356000 ناری عێراقیە بە گرنگترینی کۆمپانیای تێکنۆ ئێستا لە بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان بەردەستە بۆ فرۆشتن. ئەم مۆبایلە هەموو تایبەتمەندیانە بوون کە ئێمە باسمان کرد و هیچ هیوانە ماوە و ئەگەر ئێوەش سەرنج و تێبینێکتان هەیە دەتوانن لە کۆمنت بینووسن ئێمە دەیخینە سەر چاوان و تا پێداچوونەوەیەکی تر بەڵام پێش ئەوەی بەجێتان بێڵم سبسکرایبەکەتان لەبیر نەچێت و لایک و شێری ڤیدیۆکانش بکەن و زەنگوڵەکەش چالاکەن بۆی لە کاتی دانانی ڤیدیۆ ئاگەنامە چناڵەکەمان بەوێ خۆشەویست بکات. تا ڤیدیۆی داهاتوو پێداچوونەوەیەکی تر بە بەرهەمێکی نوێ بەخوای گەورەتان دەسپێرم. خۆتان لەگەڵ.